يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، لە کۆتا ڕۆژەکانی ساڵی 2022 میلادی داین و لە دوای چەند ڕۆژ و سەعاتێکی تر بەرەو ساڵی نوێی میلادی 2023 دەڕۆین. لە تەواوی جیهان و لە کوردستانی خۆشماندا ئەم بۆنە و یاد و مناسەبەتانە بە دڵنیاییەوە خەڵکی پۆلێن دەکا بۆ سێ بەش. بەشێکیان کەسانێکن کە لە کوردەواری خۆماندا بە مستەلەحە کوردیەکە پێیان دەڵێن غەیرەدینن، واتە پەیوەندێکیان بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە نییە. ئاهەنگی خۆیان چۆن دەژێڕن، چ دەکەن، ئەوە پەیوەندی بە خۆیانەوە هەیە. بەشی دووەم مسلمانانێکن و لە ماڵی مسلمان و لە شاری مسلمان و لە گەڕەکی مسلمان نشیندان، بەڵام دەبینی لە غەیرە دینەکە زیاتر مشتاقە بۆ بۆنەی سەری ساڵ، داری کرسمس و نازانم ڕازاندنەوە و تەق و تۆق و یاری ئاگرین و ئەمانە هەمووی دەکا. کەسێکە چاولێکەرە و لاساییکەرەوەیە، نازانێت چ باسە و هەر لێی بپرسە ئەو داروشتە چییە، بڵێ وەڵڵاهی نازانم، بەس خەڵک وا دەکا بۆ ئەوی بڵێن پێشکەوتووی، منیش دەبێ وا بکەم. ئەمانە مسڵمانێکی لاساییکەرەوەن، بێئاگا، خۆبەنجکەر، دەیەوێت تۆزە لەو خەم و گرفتانەی کە تایەتی بە حیسابی خۆی دوور بخاتەوە، بەڵام زیاتر قوڕەکەی بۆ خەز دەبێتەوە. سێەم کەسانێکی وەکو جەنابتان ئەهلی مزگەوت و پابەندی قورئانی پڕ بەرەکەت و بەخشش. ئێمە خوای پەروەردگار لە جیلی سێەم حیسابمان کە نەسوکایەتی بە کەس دەکەین، نەبێ ڕێزی بە هیچ کەسێک دەکەین. ئێمە کتێبی خۆمان هەیە، ئێمە بۆ هەموو بۆنە و یادێک دەگەڕێینەوە بزانین خوای گەورە چی فەرمووە لەو بارەوە، بزانین ئێمەی مسلمان چاولێکەری خەڵکی بین یان مەنهەجەکەی خۆمان. بە بێگومان منی مسلمان ئەبێ زۆر لەوە گەورەتر بم کە لاساییکەرەوەی خەڵکی بم و نەزانم بۆ لاسایی دەکەمەوە. من قورئانم لەبەردەستایە، بۆیە لە شەوی سەری ساڵی میلادیدا ئەو کەسانە زۆربیان هەر نازانن بۆنەکە بۆنەی چییە. میلادی واتە لەدایکبوون، لەدایکبوونی پێغەمبەرێکی گەورەی پایەبەرزی خوای پەروەردگار کە عیسای کوڕی مەریەمە. بۆیە ئێمە لە یادی لەدایکبوونی عیسای کوڕی مەریەمدا دەچینە خزمەت سوورەتی مەریەم، دایکی عیسا. یەک سوورەتی گەورەی قورئانی بەناوەوە هاتووە، سوورەتی مەریەم. لە ئاەتی 30 وەردەگرین. ئەم ئاەتە قورئانیە باسی منداڵێک دەکا کە بەبێ باوکی لەدایک بوو. لە چوونە ناو ساڵی میلادیەوە هەموو ساڵێک تۆی بەڕێزی مسلمانی ئەهلی مزگەوت و دینداری ئەبێت لەگەڵ ماڵ و منداڵ تا دانیشی بڵێ ڕۆڵە گیان ئەمە ئیشی ئێمەیە. نوێبوونەوەی ساڵێک واتە دەرس و عیبرەتێکی گەورە. زۆر کەس دەڵێ بگریەی بۆی کە ساڵێک لە تەمەند ڕۆیشتەوە، ساڵێک بەرەو مردن نزیک بوویتەوە. فعلەن ڕاستە، بەڵام ئەگەر ساڵێکی پڕ لە جوانی و ڕێک و پێکی و خواناسیت بەسەر بردبێ، خۆگەیشتن بە لیقای خوای پەروەردگار شادی دەوێ، نەک گریان. گریان و شەرمەزاری بۆ کەسێکە ساڵێکی لە مەعسیەتی خوای گەورەدا بەسەر بردبێ، ساڵێک لاپەڕەکانی هەمووی بەڕەشی و پیسی و ئەزیەتدانی خەڵکی پڕ کردبێتەوە. گەورەتر لەوەی ساڵێک لە تەمەند ڕۆیشتەوە لە مەرگ نزیک بوویتەوە ئەوەیە بگەڕێیتەوە خزمەت قورئانەکە. لە لەدایکبوونی پێغەمبەرێکی پایەبەرزی وەکو عیسای کوڕی مەریەمدا سەلامی خوا لە خۆی و لە دایشی بێ، کاتێک کە ئەو زاتە لەدایک بوو بەبێ باوک، وەکو چۆن ئادەم بەبێ باوک و بەبێ دایک خوای گەورە دروستی کرد، عیساش خوای پەروەردگار جارێشکە مرۆڤایەتی بە ئاگای هێنایەوە إن الله على كل شيء قدير.
هیچ مستحیلێک لە بەردەمی پەروەردگارانیە. ئادەم ئەگە بێ دایک و باوکە، عیسا زۆر ئاسانتر بەبێ باوکە. بە قودرەت و دەسەڵات و فەرمانی پەروەردگار بە کون فەیەکونێک مەریەم حامیلە دەبێ. لێرەدا سەری ساڵی میلادی پێمان دەڵێ ئاگاداری زمانت بە. بەخوا بەڕێزان ئەو شەوە حەق وایە هەر یەکێک لە ئێمە دانیشێ بزانێ ئێستا ساڵی 2023 دێتە پێشەوە. بەڵام بڕواتان هەبێ مرۆڤایەتی زۆربەی هەرە زۆری ڕێزم هەیە بۆ یەک بە یەکی جەنابتان و بیسەران و بینەران، ئێستا لە ساڵی یەکەمی زاینیدا دەژی. بۆ تۆ ئەگەر هیچ ژیانت نەگۆڕابێ بەخۆی هەر 2022 بۆ هەندێک خەڵک هەر ساڵی یەکی میلادیە، 2023 ساڵ تۆ لە دواوەی. بۆ ئەو زەمانە چ ڕووداوێک ڕوویدا، 2023 ساڵ لەمەوبەر چ ڕووداوێک ڕوویداوە. ئافرەتێک ناوی مەریەمە، واتە عابیدە، واتە خواپەرست، لە ماڵێکی ڕێک و پێک و خواناس و دینداردا باوکی مردووە و لە دوای باوکی ئەم منداڵە لەدایک بووە و دایکی نەزری کردووە بەس خزمەتکاری دینی خوای پەروەردگاری پێ بکە، بۆ هیچ کاروبارێکی دنیایی بەکاری نەهێنێ. هەرچی خەڵکی ئەو دەوروبەرە و جیهانی ئەو سەردەمە بووە هەر هەموو ڕۆژانە داوای دوعای خێریان لە مەریەم کردووە. ئەم لەوی دەبیست و ئەو بۆ ئەوی دەجێڕایەوە کچێک هەیە عابیدە، ناوەکەی خۆی بەخۆوەیەتی خواپەرست، بەخوا پەروەردگار کەراماتی پێبەخشیوە، لە ژوورەکەی خۆیان دادەنیشێ عیند الله، لە لای خواوە خواردنی بۆ دێ، بەبێ ئەوەی ئەو خواردنە هەر لەو سنوور و دنیادا هەبێ لەو وەرزەدا. ئاوا خوا ڕێزی لێگرتووە. بەڵام هەر ئەم مەریەمەیە، هەر ئەم چاک و پاکە خوای پەروەردگار بەخششێکی پێدەبەخشێ کە مرۆڤایەتی جارشکە دەژێنێتەوە کە عیسای کوڕی مەریەمە. هەر ئەم مەریەمە کاتێک کە حامیلە دەبێ، کت و پڕ و منداڵی دەبێ، هەر ئەو هەموو خەڵکەی دوێنێ، ئەو هەموو هەزاران خەڵکەی ستایشی مەریەمیان دەکرد، هەر ئەو خەڵکەی کە دوێنێ داوای دوعای خێریان لێ دەکرد، دەیانگوت خاوەنی کەرامات و بەخششی تایبەتی خوای پەروەردگارە، سێ چوارێکی نالەباد و کاڵفام و زمان درێژ. جا ئینسان ڕێزم هەیە بۆ ڕووی جەنابتان و بیسەران و بینەرانی ئەم وتارەش، حتا عەقڵت خاڵی بێ زمانت درێژتر دەبێ. ئیوا هەیە زمانی لە هیچ کەس ناپارێزێ، دوێنێ دۆستە ئەمڕۆ دەبێتە دوژمنت، جاگە زمانی لێت کردەوە بە هیچ زمانی ناگیرێ، وەکو ئەژدیها و مار پێوە دەدا. ئەوە نیشانەی ئەوەیە ئێرەی خاڵیە، عەقڵی خاڵیە. سێ چوار عەقڵ خاڵی سەریان بە یەکەوە ناوتیان ئەرێ کاکە تخوا عەقڵ دەیگرێ، ئافرەتێک کچێک شووی نەکردبێ و دەستی بە دەستی پیاوێک نەکەوت بێ منداڵی بێ حامیلە بێ لەخۆوە، ئەوەی تر بۆی دەستاندەوە کورە وەڵا بڵێم چی. ئەویش دەچوو بێ چێشکەی دەگوت ئەرێ تخوا عەقڵت دەیبڕێ، کچێک بە حەیاتی دەستی پیاوێک نەکەوت بێ، قەت تەوقەی لەگەڵ پیاوەکان نەکرد بێ، باوەشی پیان نەکرد بێ، زینای نەکرد بێ، مێردیشی نەبێ و مناڵی بێ، وەڵاهی نازانم بڵێم چی. ئەویش دەچوو بۆی چێشکەی دەیجێڕایەوە. ئەم سێ چوار بۆگە نەکەوتنە ناو کۆمەڵگا، کەس نەما بوو بڕوایان پێ نەکە، کەس نەما. هەر ئەو کچە پاکەی دوێنێ ئەو خواپەرستە کەوتە بەر نەشتەری زمانی ئەو خەڵکە. سێ چوار گەندەڵ و بوودەڵ کەوتنە بوختانکردن بۆ مەریەم، خەڵکەکەی کەش نەیوت با لە خوا بترسین. جا ئەوە چ پەیوەندی بە ئێمەوە هەیە؟ چ کارێک بۆ خوا ئەستەما؟ مەریەم ڕابردووی پاکە، هەر خۆیان دەچوونە لای پیان دەگوت ئەی مەریەم ما کانە ئەبووکی امرأە سەوئین، وەڵڵی تۆ لە بنەماڵەیەکی زۆر بەڕێزی، باوکت خانەدان و مەرد و پیاوچاک و خواناز بوو، وما کانت ئوموکی بەغیە، دایکیشت قەت دەستی نامەحرەم بەری نەکەوتووە، هەر ئێوە بە بنەماڵە پاکن، خۆشت خواپەرست ئێمەشیان دەوت، تۆ هەر دوێنەی ڕابردووی ژیانش شاهی دەبووت لەسەر پاچیت. ئەی ئەم منداڵە لەکوێ بوو؟ ئەو خەڵکە یەک پارچە زمانیان لێکردبەوە. بەداخەوە ساڵی 2023 ئەمڕۆ بە حەملەی فەیسبوک چێتە سەر کەسێک، تۆ هیچت لە کابرا نەبینیوە، هیچ گوێ لێ نەبووە، نایناسی، بە حەیاتی دەموچاوی نەدیوە، قەت نەچوویتە ماڵی بڵێن فڵان کەس قسەیەکی پێ بڵێن بوختانێکی بۆ بکرێت، خوا لە لای خۆتەوە خێرا دەست دەکەی بە لایک و کۆمێندیان نا، تۆش دەڵی وەڵا ئەشهەدو بیللا وایە. ئەگەر وا بووی تۆ هێشتا لە یەکی میلادیدا دەژی قوڕ بەسەر، عیدی میلادی سەری ساڵی تازەی چی و 2023 چی، تۆ زۆر لە کۆنای مێژوو جارش کە خۆی دووبارە دەکاتەوە.
هەزار بوختان بۆ کەسێک کرا بڵێ من زمانی خۆم ناخەمە ئەو بابەتەوە. جا چێ دەڵێ وەکو زمانی مەریەم خوای گەورە کەسێکی بە شتێک تاقی کردوێتەوە چ پەیوەندی بە منەوە هەیە لە قیامەتە خۆ خوای گەورە محاسبەی من ناکە لەسەر فڵان کەس با من زمانی خۆم ببەستم. یەک کەس نەمابوو پێغەمبەر زەکەریا و بنەماڵەکەی لە دەرچێ بوختان بۆ ئەو مەریەمە پاکە نەکا. سبحان الله بوختان چ گەورەیە. ئای چ بە ئازارە بە تایبەت کەسێک تا پاکتر بێ ئازارەکەی بەهێشترە. بۆیە مەریەم دەستی کرد بە گریان لە شوێنێکە دەستی کرد بۆ سەر چاوە پیرۆزەکانی و ئەو چاوە پاکانی لە ژیانیان نەزەری لە پیاوێکیش نەکردووە نەزەریشی نەکردووە. چ جای نەعوذ بالله زینا بکە و مناڵی زۆڵی ببێ. وتی قالت یا لەیتەنی مت قبل هذا وكنت نسيا منسيا. خۆزگە خوایە بمردمایە. ئەو ئافرەتەی کە ئەو هەموو کاراماتی خوای پەروەردگاری بینی بوو ئەوەندە لەسەر دڵی قورس بوو ئەو بوختانە خۆزگە خوایە بمردمایە و ناوم لە ناو ناواندا نەمایە. والله بوختانکردن بە بێتاوان هیچ فەرقی نییە لەگەڵ کوشتنە. کەسێک ئەوەندە دڵی ئازار دەی ئاواتی مردنی خۆی بخوازێکەواتە تۆ بە فیشە کوشتوتە. تاوانی بوختان دەوایە لە قانونی شەعین تاوانی قەتڵ حسابی بۆ بکرایە. چونکە قورئانەکە وا دەفەرمێ ئای پێغەمبەران و چاکان و پاکان چۆن ئەزێت دران بە بوختان چیان. ئەمڕۆ ئەگە سەری ساڵ بە قسەی برات دەکەی خۆشەویستم ژنی یان پیاوی کوڕی یان کچی لەو شەوەدا خەریکی هیچ مەبە بە مەلەفی ژیانت دابچەوە. ڕۆژێک بوختانت بە شێ کردووە خێرا فریای خۆت کەوە تا قیامەت نەهاتۆ بڕۆ گەردنی لە نزیکەوە گەرنی خۆتی پێ ئازاکە. ڕۆژێک بە کۆمنتێک ئازاری چێتداوە بوختانت پێ کردو ئاگال لە هیچ نەبوو وەڵا خەڵک وا دەڵێن بڕۆ خێرا بەسەر پێڵاوەکانی بکەوە بڵێ لەوانەیە تۆ ئاواتی مردنی خۆتت خواست بێ بەو بوختانانەی من تو خوالیان ببوورە گەردنم ئازاکە. ئەم بوختانچیانە لە درێژایی مێژوودا هەموو ساڵێ دووبارە دەبنەوە. ئەی چیان بە یوسفی پاک نەوت ئەو یوسفە پاکە پێیان نەدەوت دزە بابەوە براکە شێرۆ خۆی دزە پێشتر ئەویش دز بوو پێیان دەوت دزە. بە محەممەدی مستەفا صلی الله عليه وسلم دەیانگوت ساحرە شێتە کەذاب درۆزن هەی درۆزن 100,000 جاریان بەو محەممەد مستەفای وتووە ئەم پیاوە درۆزنە ئەوەی دەڵێت درۆیە. نعوذ بالله جا پێغەمبەر صلی الله علیه و سلم هەمیشە دڵی تەنگ دەبوو ئەی خوای گیان من لە هەموو عمرما درۆیەکم نەکردووە ئەو خەڵکە چۆن بۆ یەکتری دەستێننەوە. سبحان الله مێژوو هەموو جار دووبارە دەبێتەوە. 2023 ساڵ لە تەمەنی مرۆڤایەتی ڕۆیشتووە 1400 ساڵیش لەمەوبەر هەمان بوختان بەدایکمان عایشە خاتون کرایەوە. سێ چوار لاتوپوت سەریان نابەیەکەوە منافق لە مەدینەدا وتیان کاکە شەوێک عایشە بەجێماوە بە ناوی گەردانەکەی پچڕاوە. والله لەگەڵ ئەو پیاوەدا کورە خوا ئەزانێت چیان کردووە کچە و کاکە محەممەدیش بەتەمەنە و ئەویش تازە هەڕەتیەتی و ئەم دەچوو بەوی دەوت ئەو دەچوو بەوی دەوت هەموو شاری مەدینەیان پڕ کرد. تەنانەت سەحابەکان ئەوەی هەموو پایە بەرز بوون خەریک بکەونە ئەو داوەوە. تۆ بڵێ وانە بێ وەڵڵاهی کوڕە سەیرە وەڵڵاهی باشە عایشە بۆ بەجێما ئەم ریوانکەیە بۆ پچڕا ئەم بۆ ئەوی دەژێڕایەوە ئای حەملەی پێکرا. والله دایکمان عایشە مردنی خۆی بە ئاوات دەخواست حتى خوای گەورە لە سەری هاتە جواب و سوڕەتی نووری هێنایە خوارەوە. بوختانچیەکان بەردەوام لە کاردان بەڵام خوای گەورە لە سەری ساڵی میلادیدا بە من و بە تۆ دەڵێ ئەگەر کاڵفامان و زمان درێژان لێت کەوت نەکار تۆ بێدەنگ بە قەت جوابی خەڵکی نەفاممەدەوە. ئەم دەرسە برا لە سەری ساڵا فێر بە. لە دایکبوونی عیساوەمان پێ دەڵێ خوا فەرمووی مەریەم جوابیان مەدەوە لێیان گەڕێ بڵێ بە ئەو مناڵە جوابتان داتەوە. قالوا كيف نكلم من كان في المهدي صبيا مناڵێکی ناو بێشکە مەلۆتکە لە باوەشا یەک دوو ڕۆژە لەدایک بووە قسە دەکا من و تۆش پێمان سەیرە وانە مناڵ قسە بکە زۆر سەیرە مناڵێکی مەلۆتکە بە زمانێکی ڕەوان بڵێ ئینی عەبدوڵڵاه من بەندەی خوام بەلاتەوە سەیرە یان نە بەڵام بەلاتەوە سەیر نەبێ تۆش کاتی خۆی قسەت کردووە منیش ئەویش هەموو مرۆڤایەتی هەموو مناڵێک کە لەدایک دەبێت بە زمانێکی ڕەوان قسە دەکا بەڵام شەر نییە بەم زمانە بە زمانی حاڵ دەڵێ ئینی عەبدوڵڵاه. عیسا یەکەم قسەی ئەوە بوو خەڵکی نەبزانن من بەندەی خوام بەڕاستی بەندەی خوام. هەموو خەڵک دەیانگو مناڵ چۆن قسە دەکا تۆش ئێستا وا دەڵێ ئای لەو موعجیزە گەورە مناڵ قسە دەکا بەس ئەو موعجیزەت بە چاوی خۆت بینیوە تۆش قسەت کردووە بە زمانی حاڵ هەموو مناڵێک کە لەدایک دەبێت دەڵێ ئینی عەبدوڵڵاه بەڕاستی من بەس ئەند بەندەی ئەڵڵام. چونکە سپێرمی پیاوێک کە بە چاو نابیندرێ هێلکۆکەیەکی ئافرەت کە بە چاو نابیندرێ لە ناوان ملیۆنەها سپێرم و دەیەها هێلکەدا خوای گەورە بەیەکی گەیاندن
دوای بوو بە زەرویەک عەلەقەیەک دوای ئەو کرمە شریتە بچووکە بە ڕەحما خۆی هەڵواسی و بە قەدەر زارجوویەکی لێ هات مۆڵغایەک دوای ئەم ئێسکە پەیکەرە جوانە آخر وەرە حتا مرۆڤایەتی کۆتایی پێدێ با دکتۆرێک شارەزایەک بڵێ وەڵی ئەم جومگەیە ئەم پەنجەیە ئەم جومگەی دەبەمە ئێرە بزانە چۆن سەقەت دەبی ئەم تەسمیمە جوانت بۆ کرا فی ظلومات ثلاث لەناو سێ پەردەی تاریکە لە ڕەحمی دایکتا خوای گەورە تۆی بەخێو کرد پەروەردەی کردی گەورەی کردی لە ڕێی ناوکەپەتکەوە بە دایکتەوە بەسترابوویەوە هەموو خواردن و خواردنەوەیەکی پێویستت بۆ دەهات هەر نەخۆشیەک دەهات بۆ کۆرپەکە لە ڕیخۆڵەدا لە مەشیمەدا شوێنێکە بۆ سەیتەرێک پیسەکانی فڕێدایە و پاکەکەی دەدا بە تۆ هەموو منداڵێک کە لەدایک دەبێت دەڵێ ئینی عەبدوڵڵاه خەڵکینا یەقینتان هەبێ بەس بە ئەڵڵا من هاتمە سەر زەوی بەس بە ئەڵڵا بەس بە ئەڵڵا بەخوا وایە بەس سەیری ئەو مناڵە مەلۆتکە بکە کێ هێنایە سەر زەوی کێ لەو نوتفە نەبیندراوەوە دروستی کرد و کردی بەم مرۆڤە جوانە بەم شکڵ شێوە تایبەتە بەس ئەڵڵا مناڵ پێت دەڵێ کاتێک کە ناوکیان بڕیم گریام وەمزانی بژێوی ژیانم بڕا بەڵام ئەڵڵا لێم بێئاگا نەبوو یەکسەر لە سینەی دایکمان ژەکی بۆ ئامادەکردم ئەگەر ڕێکەوت بوویایە دەستی کەسێک بووە دەبوو شیر هەر شیر بوویایە ئەی بۆ سەرەتا ژەکە چی پێویستی لەشی تۆیە و ئەندامی بەرگری بەهێزە هەمووت پێدەبەخشێ خوای گەورە هەمووی بۆ ئامادە کردووی دوای وردەوە دە شیرەکە ڕوون دەبێتەوە دواتر ڕوونتر دەبێتەوە بە پێی وەرزەکانی سەرما و گەرما بە پێی نەخۆشیەکانت بە پێی تایەکەت بە پێی سەرمابوونەکەت ئەم شیرە ئۆتۆماتیکی دەگۆڕێ لەگەڵ بەخشینی سۆز و ڕەحم و بەزەی دایک و باوکتا بەخوا مناڵی کەس بە خێز بەخێو ناکرێت کەچی ئەو دایکت چێژ دەبینێ لە پاکردنەوەی پیسیەکەت ئەو باوکە چێژ دەبینێ لە ماندووبوون بۆ بەختەوەری تۆ ئەمە چێ کردی غەیری ئەڵڵا هەموو مناڵێک دەڵێ ئینی عەبدوڵڵاه بەس بێ بڕوا پێی سەیرە مناڵ قسە دەکا عیسا قسەی کرد با بە تۆش قسەت کردووە هەموو مرۆڤێک دەڵێ ئینی عەبدوڵڵاه بەڕاستی من بەس بەندەی ئەڵڵام لە بوونمدا لە گەورەبوونمدا لە پێگەیشتن و هاتنە سەر زەویمدا لە خۆراک و سۆز و بۆ فای دایک و باوکمدا غەیری ئەڵڵاه کەس بەشداری نەکردووە شەوی سار بیر لە ئەمە بکەوە ئەمە قسەی عیسا بوو قال ئینی عەبدوڵڵاه ئینی عەبدوڵڵاه جا خۆشبەختی و بەدبەختی مرۆڤ لەو کاتەوە دەست پێ دەکا کە باڵغ بوو کە خۆی ناسی و گەورە بوو دنیای ناسی چاک و خراپ ڕاست و چەپی لە یەکجیا کردەوە دەبنە دوو بەش بەشێکیان لەسەر ئەوەی لەدایک بوون كل مولود يولد على الفطرة هەموو مناڵێک لەسەر ئینی عەبدوڵڵاه لەدایک بووە ئەگەر لەسەر ئەو ڕێبازە مایتەوە بەس خۆت بە عەبدی خوازانی بەرن نەدا ڕێگاکە بەخوا بەختەوەری بەخوا ئەگەر عەبدوڵڵاه نەبووی بە دڵنیاییەوە دەبی بە عەبدی شتی تر ئەمڕۆ بەڕێزان ئەم هەموو دروشمە دەوترێتەوە ئەم هەموو خۆپیشاندانە دەکرێت ئەم هەموو شۆڕش و خەباتە دەکرێت هەمووی هەر هاوار دەکا و دەنووسێ ئازادی 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 وەڵڵا ئازادی لە ئەوەوە دەست پێ دەکا ئێمە دەڵێن شەوی سەری ساڵ شەوی ئازادی لەگەڵ لەدایکبوونی عیسای پێغەمبەردا سەلامی خوای لەسەر بێ پێی وتین ئازاد بە ئەی مرۆڤ کۆیلە مەبە قال ئینی عەبدوڵڵاه من بەڕاستی بەس بەندەی خوام عەبدی هیچ شتێک نیم ئازادم هەر کەسێک دەیەوێت شیعاری ئازادی با بەرزکاتەوە بڵێ ئینی عەبدوڵڵاه بەڕاستی من بەس بەندەی خوام بەخوا کە بەندەی ڕاستەقینەی ئەڵڵا نەبووی دڵنیا بە دەبی بە عەبدی دینار بە دۆلار بە دیرهەم بە زێر بە عەبدی شەهەوات و ئارەزوو هەیە عەورەت دەپەرستێ بە عەبدی کەسێکی وەکو خۆت ئەو بەرنامەت بۆ دادەنێ ئەو بەڕێوەت دەبا ئەو فەرمانت پێ دەکا بەس کە عەبدوڵڵاه بووی ئەو کاتە لە بەندایەتی هەموو شتەکان ڕزگارت دەبێ ئازادی ڕاستەقینە ئەوەیە خۆت بێبەریکەی لە هەموو عەبدایەتێک بەڕێزان عەبدایەتی هەرەوەنێ وەکو بتەکانی زمانی قەدیم سوزدەی بۆ بەری هەر شتێک هەموو هۆش و گۆشت لای بێ ئامادە بی ڕوحی خۆتی پێ ببەخشی عەبدی ئەوی بەخوا هەیە بۆ دینارێک بۆ دۆلارێک خۆی بەکوش دەدا ڕوحیەتی دەربێنی نەک 100 دۆلاری لێ وەرگری ئەوە نەوت شەیدایەتی هەیە لەگەڵ ئافرەت وایە هەیە ئافرەت و لەگەڵ پیا و نێرینەیەکا وایە هەموو شەیداییەکەی ئەوەیە بۆتە عەبدی خۆشەرنی هەر سوزدەی بۆ بەری بەس کەوتت ئینی عەبدوڵڵاه هەر شتێکم خۆش دەوێت لە پێناوی منهەجەکەی خوادا ئەگە خوا پێ ڕازی بوو قبوڵمە ئەگە خوا پێ ڕازی نەبوو ڕەتم کردوێتەوە قەت نابی بە عەبدی هیچی تر چەند جوان وتراوە من يتعشق الحرية يجب أن يكون طيبا حكيما ئەگەر دەتەوێت ئازاد بی دوو سیفەتت با تێدا بێ ئازیزەکەم مسلمانی بەڕێز ئەگەر عشقی و شەیدای ئازادی ئاخرەکە ئازادی نەما مردنت باشترە بەخوا کۆیلایەتی یعنی مردن بمری باشترە لەوەی کە کۆیلە بی
ئەگەر دەتەوێت بە سەربەرزی و ئازادیش بژی عاشقی ئازادی با دووشتت هەبێت لە دنیادا طیبەن حەکیمەن پاک بە بە پاکی بژی. ئێوە وا دەزانن کابرایەکی دز ئەگە پارەیەک ماڵێک بە دزی دەست دەخە ئازادە نەبەخوا ئەو پڕی ترسنۆکە ئای کە ژیانی لە ترسنۆکیدایە کابرای دز چونکە پاک نییە ماڵەکەی بە پاکی بەدەست ناخە بەخوا ئازاد نییە. ئەوەی تەزویر چییە؟ ئەوەی غەشاشە ئازادە ئای کە چکۆیلەیەکی عەجیبە ئای چەند داماوە هەموو ژیانی ترس و خەلەقیە. ئەو کەسەی زینا دەکا کابرا ژنی هەیە و لە دەرەوە لەگەڵا فتێشکە پەیوەندی هەیە تۆ بڵێ ئازاد بێ بەخوا کە موبایلەکە زەڕاستی بۆ هەموو لەشی دەلەرزێ کە دەچێتە دەرەوە لەگەڵ خانمی خراپە هەموو چاوی دەڕوانێ بە دنیادا نەوەک یەکێک بیبینێ. ئەوە ژیانە نەبەخوا بەخوا ئازاد نی کە دەستی حرامت بەردەستی ئافرەتێکەوت. ئەو کچە بە ڕێزەی کە خەڵەتێنراوە و لەگەڵ کوڕێکا پەیوەندی ناشەرعی هەیە بە دزی ماڵی باوکیەوە ئازادە لەگەڵ هەموو چرکەیەکا دڵی ڕادەپەڕێ لە خەویشە ئارام نییە. ئەم جاگە بۆشی نەبوو هەزاران جار داوا لە خوا دەکا خوا بم پارێزی حام نەبا و ڕسمەکانم بڵاو نەکاتەوە نام و تەلەفۆنەکانم بە خەڵک نەڵێ ئازادە. ئەگەر دەتەوێت ئازادی پاک بژی پاک ئەوەیە کە خوا دایناوە کە شەریعەتەکەی دایناوە. هاوڕەگەزباز ئازادە نەبەخوا هەموو ڕۆژێکی مردنیەکە. گیاندەری ئازادە نەوەڵڵا بمرێ باشترە. گەندەڵ مەسوولی دز و گەندەڵ ئازادە بەو هەموو حیمایە و سیارەشەوە ناوێرە بە نەپچێتە ناو خەڵکەوە نانێک بخوات چایەک لە بازار بخواتەوە ئازادە. ئەو پارانەی لێیداوە لەسەر گیرفانی ئەو خەڵکە ئازادە نەوەڵڵا هەموو ڕۆژێکی مردنیەکە قڕ بە سەری بێزگە لە حیسابی لای خوار. ئەگەر دەتەوێت ئازاد بژی پاک بە پاک بێ ئەمنات ئەوەی دەچێتە نێرگە لە خانە فەقیرە ئازادە ئەو هەموو دووکەڵە هەڵدەمژێ دەیە بە حیساب خۆی لە مەینەتیەکان ڕزگارکە نەبەخوا ئەویش داماوە بەخوا چاڵێک ڕزگاری دەبێت دەچێتە چاڵشکی قوڵترەوە حتا دەیخەنە قەبرەکە و سینەی دادەڕزێ. ئەمانە ئازادی نین. ئەگەر دەتەوێت ئازاد بی طیبەن پاک بژی حەکیمەن کارزان بە جار هەی یەک قسە تۆ دەکا بە کۆیلا قسەیەک لە زمانت دەرپەڕیوە لەم دنیادا تازەوێڵی خوایەوە خۆی لێبێتەوە. ئەگەر دەتەوێت ئازاد بی ئاگال لە زمانت بێ ئەگەر دەتەوێت ئازاد بی ئاگال لە گیرفانت بێ قەت پارەیەک لە شوێنێکا سەرف مەکە کە جێگای خۆی نەبوو بێ چونکە ڕۆژێک 1000 دینارت بەلاوە هیچ نەبۆ فرێتدا و محتاجی و 1000 دیناری دەبی خۆزگە بە فیڕۆم نەدای لەم تەنگانەدا فریام کەوتایە. ئازادیت لە دەست دەدەی محتاجی 1000 دینار دەبی کەس بە قەرزیش ناداتێ ڕۆژێدا 1000 فرێدا. ئاگادار بە نەقسەی زمانت نەپارەی گیرفانت لە شوێنێکا بەکار نەهێنی کە شوێنی خۆی نەبێ چونکە دوایی دەتکا بە کۆیلا ئەتکا بە محتاج. پێغەمبەران سەلامی خوان لەسەر بێت لە هەموو کەس ئازادتر بوون بۆیە بیکە بە قاعیدە تا لە خوا نزیکتر بی ئازادتری. پێغەمبەران دەرەجەی یەکەم و دووتکان هەبوو لە بەندایەتی خوادا عەبدوڵڵای ڕاستەقینە بوون لە هەموو کەس ئازادتر بوون. دواتر بۆ سەحابە بۆ ئێمە حتا پەیوەندی لەگەڵ خوادا پتەو بێ تۆ ئازادی بە هەموو خەڵکی دنیا قسەت پێ بڵێ. هەموو خەڵکی ئەو زمانەی مەریەم قسەیان بە مەریەم دەوێت کەچی ئێستا تۆ دەڵێی سەلات و سەلامی خوا لەسەر خۆی و لەسەر کوڕەکەشی بێ لە عیسای کوڕی بێ. هەموو دنیا قسەیان بە یوسف دەوێت یوسف بوو بە ڕەمزی جوانی. هەموو خەڵکی یعنی وە دوورگەی عەرەبی و جیهان هاتبوونە دژایەتی محەممەدی مستەفا صلی الله عليه وسلم. بەس گرنگەوەیە تۆ لای خوا پاک بی. خوایە من چاوم بەس تۆ دەبینێ ئەگەر لای تۆ قبوڵ کراوم جا خەڵک چییە؟ ئەی ئەو کەسەی بوختانت بۆ دەکرێت خۆت مەکوژە خۆت بە خەفەتەوە مەفەوتێنە مادام پاکی و بینی خۆت و خوات چاکە ئاوەڕ بۆ هیچ شتێک مەدەوە عەزیزم بەس بینی خۆت و خوا بناسە کافیە. والله لەس دوای ئەوە کۆمەڵە خەڵک دێنە سەر زەوی و شاهیدی پاکی و چاکیت بۆ دەدەن وەکو عیسای کوڕی مەریەم سەلامی خوای لەسەر بێ. خۆت بە بوختانچیان نەکوژی خۆت نەکوژی لە جیاتیەوەی قسەیەکی ناڕەوات پێ وتراوە لەلایەن نامەردێکەوە. بەڕێزان ئێمە دەڵێن هەموو جا مێژووی ئیسلامی بخوێنەوە دەڵێن بیلالی حەبەشی ئیمامی ئەبوو بەکر ئازادی کرد. بەس بەخوا من دەڵێم بیلال ئەو کاتەی وتی لا ئیلاهە ئیلا الله ئازاد بوو چونکە ئەو کاتەی کە ئەبوو بەکر کڕی سەلات و سەلامی ڕەزا و ڕەحمەتی خوا لە ئیمامی ئەبوو بەکر و بیلالی حەبەشی بێ بیلال بەس جەستەی ئەبوو بەکری کڕی و ئازادی کرد. ئەینا بیلال ئەو کاتەی بەردەگەورەکە لەسەر سنگی بوو لیان دەدا و عەزاب دەدرا دەیگوت ئەحەد خوا بەس تاکو تەنهایە ئەو وەختە ڕوحی ئازاد بوو بە ئیمانەکەی. ئومەیە کوڕی خەلەف بەس دەیتوانی عەزابی جەستەی بدا جەستەش هیچ نییە دەبێتەوە خاک و خۆڵ. ئەگەر ئیمانداری ڕاستەقینەبی ڕوحت ئازاد بۆ ڕوح جەستە هیچ نییە با هەر عەزابی بدەن. بیلال بە ئیمان ڕزگاری بوو پێش ئەوەی ئەبوو بەکر جەستەی بکڕێ و ئازادی بکە. میلەتیش بەس بە ئینی عەبدوڵڵاهی ڕزگاری دەبێ.
والله ئەو سەرکردەی کە ئەمڕۆ پێت دەڵێ فڵان کەس خراپە و من لەو باشترم تەماشایکە ئەگەر ئینی عەبدوڵڵا نەبێ نەڵێ بەخوا منیش عەبدێکی بێدەسەڵاتم وەکو تۆ خوای هەمومان و هەموو ڕۆزیەکان ئەو دەیدا و هەمومان نانخۆری قاپی ڕەحمەتی خوین والله ئەو شۆڕش جێڕەبانی بێتە دزی ئەم میلەتە نەتبینی ئەوانەی خۆمان چیان لێ هات هەر کەسێک شۆڕش دەکا خەبات دەکا ئەگەر ئینی عەبدوڵڵا نەبێ دواتر دەبێتە دز و گەندەڵ چونکە خۆی لەبیر دەچێتەوە خوای لەبیر دەچێتەوە والله یەکسانی کە خەڵک داوای دەکا بەس بە ئینی عەبدوڵڵایە ئیسا ئەوەی فێرکردین فەرمووی ئینی عەبدوڵڵا خەڵکینە من بەندەی خوام من کوڕی خوا نیم کەس کوڕی خوا نییە کەس کچی خوا نییە کەس شەعب الله المختار نییە هەمومان ئینی عەبدوڵڵا من بەندەی خوام تۆ بەندەی خوای کەواتە هەمومان لە بەندایەتی خوادا یەکسانین چ دروشمێکی جوانە با لە شەوی سەری ساڵە لە جیاتی خۆ گونەهبارکردن لە جیاتی یاری ئاگرین و تەقاندن و دار و کرسمس و نازانم حەوشتانی کە بۆ خۆشن نازانی باسی چییە وەرە بخۆتدا بچۆوە وەرە خۆت ئازاد کە لەو هەموو کۆیلایەتیانەی گردنیان گرتووی خەریکی دەتخنکێنن وەرە بڵێ ئینی عەبدوڵڵا بەس عیسا ئەوەندەی پێوتین کافیە ئینی عەبدوڵڵا من عەبدی خوام یا ڕەبی خوای گەورە ئازادمان کەی خوای پەروەردگار داوا لێ دەکەم خوایە بە ئازادی لەدایک بووین بە ئازادی بژین بە ئازادی بمرین یا ڕەبی خوایە هەموو میلەتانی ژێردەستەی جیهان بە ئازادی بژین یا ڕەبی خوا دەرگای ڕەحمەت لە هەموو مەزلومان وستەم لێکراوان بکەیتەوە یا ئەرحەم الراحمین بەگەڕانەوە بۆ پەیامەکەت بەگەڕانەوە بۆ قورئانەکەت ساڵی داهاتووی میلادیمان ساڵێکی خۆش بێ کۆتایی بە نەهامەتیەکانمان بێ ئێمە ڕاست بکەین عەبدوڵڵا بین دڵنیاین خوای پەروەردگار تۆ بەرەکەتمان بەسەرا دەبارێنی دەی یا ڕەبی خوای بمان کەی بە عەبدوڵڵایەکی ڕاستەقینە لامان دەی لە کۆیلایەتی و عەبدایەتی هەموو شتێک غەیری خۆت یا ڕەبی خوای بەرەکەتی ئەو ئاسمانەمان بۆ بارێنی بەرەکەتی ئەو زەویەمان بۆ بڕوێنی شیفای هەموو نەخۆشەکانمان بدەی ئەو کەسەی شیفا تەنها بەدەستی تۆیە خوایە شیفای هەموو نەخۆشەکانمان بدەی دەردی هەموو گرفتارەکانمان تیمار بکەی چاوە بە فرمێسکەکان خوایە گیان بسڕدرێن و بکرێن بە زەردەخەنە یا ڕەبی خوایە هەموو بوختان بۆ کراوان وەکو مەریەمە و عیسا ڕزگار کە یا ئەرحەم الراحمین دەرگای ڕەحمەتی خۆت لە هەموو لایەکمان بکرێتەوە ئامین والحەمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون